بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت هاتوونێتەوە خزمەتان لە بەرنامەی پاسی یادگار دیارە هەمیشە لە تەوەرەکانی بەرنامەکەمان ئێمە قسە لەسەر خەمی خەڵکەکەین وەکو هەمیشە وتومانە ئەمە پاسی خەڵکە ئەم جارش قسە لەسەر خەمێکەکەین کە نزیکی سێ دەیەیە قسەی لەسەرەکرێت بەڵام چارەسەر نەبووە خەمەکە و کێشەیەکە هەموو ساڵێک باسەکرێتەوە هەموو مانگێک باسەکرێتەوە تازەی ئەەکەینەوە ئەبدەیتی ئەەکەینەوە بەڵام بەداخەوە هەر خەمێکە و لای خەڵکە ڕەنگە بپرسنم خەمە چییە نەڵێم ئەم جارەش دیسان باس لە پرسی کارەبا و خەمی کارەباکەین دیارە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە معاناتیان هەبووە کێشەیان هەبووە لە بەدەست نەبوونی کارەباوە ینی هەمیشە و پرسیارە کراوە تاکێکی کورد هەتا کەی ڕۆژانە خەمیەوەی بێت مۆلیدەکەی کەوت و بڕۆ جۆزەکە بەرز بکەرەوە و ئەم خەمانە پرسیارێکی دیکە ئەوەیە وەزارەتی کارەبا بۆچی نەیتوانیوە ماستەر پلان هەیە سەرڕای تێبینیەکان لەسەر ماستەر پلانەکە بەڵام بۆچی جێبەجێ ناکرێت من خاڵەکانی ناویم خوێندەوە نازانم هەست ناکەم لە سەدا دەی ئەو ماستەر پلانەی لە سایتی وەزارەت دانراوە جێبەجێ کرابێت ئەمە پرسیارێکە هەمیشە ئەکرێت شتی باش ئەنووسرێت بەڵام بۆ کاری پێ ناکرێت پرسێکی دیکە ئەوەیە وەزارەتی کارەبا لە 2006 نزیکەی 13 ساڵێکا بوونی هەیە چیان کردووە و چ پرۆژەیەکیان هەبوو یەکێکی تر لەو پرسانەی کە ئێمە بەسمانە باسی بکەین تێناگەین بۆچی بریکاری وەزیری کارەبا ئامادە نییە لە بەرنامە بەشداری بکات ڕوونکردنەوە بدات بە وڵاتیان و تیان بگەێنێ ینی من وێنەیەکم لایە ئەمە کۆمەڵە کەسێکن کە لە سایتی وەزارەت دانراون منطقیتیانە وەکو بریکاری وەزیر نایەت یەکێکیش لەوانە حەزوری نەبێت تەمسیلی نوێنەرایەتی ڕاستەقینەی وەزارەتی کارەبا بکا لە ناو ئەم بەرنامە ئەمە خۆی بۆ خۆی پرسیار لەسەر کارەکانی وەزارەتە دروستەکات و بێگومان قسە لەسەر چاکسازی ئەەکەین لەم سێکتەرە گرنگە و ئایا دانانی پێوەری زیرەک چارەسەری خەمەکانەکە ئایا تۆڕەکانی کارەبا و وایر و کەیبڵەکانمان دەرەقەتی ئەوە دێن ئەگەر بشتوانن 24 کاتژمێر کارەبا بدەن بە ماڵان و وڵاتیانی هەرێمی کوردستان بێگومان قسەیەک لەسەر زێدەڕەوی ئەەکەین من بۆم بەرنمەیە دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە دەستە ڕاستمەوە ئەندازیار ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتترۆلی کارەبای هەرێم دیارە جەنابیشیان پسپۆرن لەو بوارەیە زۆر بەخێر بێن واروەها ئەندازیار کامەران خۆشنا و شارەزا لە بواری کارەبا لە تقریبا لە 94 پێش 94ەوە لە 92ەوە لەو بوارەیە کارەکە ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم کاگومێت لە پرسیارێکی سادە و ساکار بەڵام ئێجگار گرنگ دەست پێ بکەین کێشەی کارەبا کێشەی ینی چ جۆرە کێشەیەکە کێشە لە بەرهەمێنانەیە کێشە لە توانا و کاپەسیتی ینی تۆڕەکانمان هەیە ئەمە لایەنێکی پرسیارەکەمە وەلایانی دومی پرسیارەکەشمە کێشەیە بۆ تاکەی چارەسەر نابێت بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم بەرنمەیە و ئومێد دەکەین ئەم بەرنمەیە وەڵامگۆی ئەو نقاشەی کە تێدا ئەکرێ وەڵامگۆی پرسیارەکانی هاونیشتمانیانی خۆشەویست و هاوبەشانی کارەبا بێ لە هەموو ئاستە جیاوازەکان لە خەڵکی ئەکادیمی لە خەڵکی شارەزا لە بواری کارەبا وزەیە و هەروەها بۆ تەواوی هاونیشتمانیانی خۆشەویستیش و پێشم خۆشەوە بڵێم کە من وەزارەتی کارەبا با بڵێن ڕێگەی پێدامیان منی کرد بە نوێنەری خۆی منوەکو وەزارەتی کارەبا ئەوانش لێرە حەزورتانەوە شتێکی زۆر باش ینی ئێمە و جەنابی بریکاری وەزیر کە جەنابە باسی کرد هیچ فەرقێکمان نییە من لە بری ئەوم یەنەوە سەر مۆزۆی پرسیارەکەی جەنابەت وەزارەتی کارەبا یا با بڵێن دامەزراوەی کارەبا لە دوای ڕاپەڕینەوە پێویستە ئێمە ئەو سەردە تاریخیە لە ئەم دامەزراوەی کە ئێستا ئیشی تیاکەین بزانین لە شۆ هاتوین لە دوای ڕاپەڕینەوە ژێرخانی کارەبا بە بارودۆخێکی ئەجگا سەختار ڕۆیشتووە هیچ شتێکمان نەمابوو تەنانەت ڕەبتی هێڵەکانمان و شەبەکەمان بە شەبەکەی عێراقیەوە نەمابوو ئەوەی کە هەبوو دوکان و دەربەندیخان بوو دوکان و دەربەندیخانیش خۆی بە تەبیعەتی حاڵ
هایدرۆپاوەر ستیشنە کە بەکار دێ تەنیا بۆ حاڵەتی پیک واتە بۆ چەند کاتژمێرێک تا ئەوەندەی خواسی پێتێپەڕێنی و دوایی ئەو یەکانە ڕائەگیرێتەوە چونکم ئەوە پشت ئەبەسێ بە با بڵێن بەو منسوبی ئاوەی کە لە بەنداوەکانە هەیە و ئەوەش وەزارەتی کارەبا تێیدا دەستکراوە نییە کە بە هەمیشەی بەکاری بێنێ بەڵکو خازەعە بۆ پلانی بەردانەوەی ئاو. ئەمە لە سەرەتاوە دوکان و دەربەندیخان ئێمە بەو واقعیکە هەبوو سیستمەکە زۆر خراپ بوو ژێرخان نەمابوو تا دروستبوونی حکوومەتی هەرێم دوای دروستبوونی حکوومەتی هەرێم هەوڵدرا خۆڕێخستنەوەی بکرێ دوکان و دەربەندیخان هێڵ نەبوو لە نێوانیانە حتا توانای گواستنەوەی ئەم وزەیە نەبوو بۆ شار و شارشکەکان لە دەربەندیخانەوە بە ئاراستی کەلار و لێەوە بۆ جەلەولا هەبوو بەڵام بە ئاراستی سلێمانی نەبوو بە هەوڵهیمەتی ئەو کاتە ئەو باڵێن ڕەبتە دروست کرایەوە بە جێبەجێکردنی پرۆژەیەکە بۆ ئەو کاتە پرۆژێشی گەورە بوو لە توانای حکوومەتە ینی بڵین بەو شێوەیە نەبوو کە بتوانێت چەند هێڵێکی وا دروستکە. ئەو واقعا گوزەرا هەتاوەکو قەراری 1966 لە قەراری 1966 ئەوەی کە توانرا لەگەڵ UNDP کە ئەوان بەرنامەکەیان تەنیا ڕیهابلیتیشن بوو ناوەکەی خۆی دیار بوو بۆ با بڵێن نۆژەنکردنەوەی سیستمەکە هاتبوون نەک ئەوەی کە بیان ژێرخانێ بۆ دروستکەن و شتی گەورەی بۆ بکەن ئەگەرچی ئێمە هەموو کات لە مێژووی کارەبایە بە مێژوویشی گرنگی ئەزانین چونکە ئەو سەر و بەندە هەندێک پرۆژە جێبەجێکرا سێ وێزگەی 29 مێگاواتی دروستکە کە بوو ئەو کاتە شتێکی باش بوو ڕەنگە ئێستا هیچ نەبێ و تۆڕەکان نۆژەنکرانەوە هەندێک خەتی 132 ئەوانەکران دێم وێزگەی گۆڕینی 132 جێبەجێکرا تۆڕی دابشکردن ئیش تێدا کرا هەموو ئەمانە بە یەکەوە ڕۆیشتن بەڵام نەبوونە ئەوەی کە خزمەتگوزاری کارەبا بگەێنە ئاستی پێویست بۆ کار چی بوو کە نەتوانراوە تا ئەم لەحزەیەش خزمەتگوزاری کارەبا بگەێنرێتە ئاستی پێویست لەبەر پرسیارەکەی لەبەر ئەوەی دامەزاوەی کارەبا و با بڵین دامەزاوە خزمەتگوزاریەکانی لە بەرەمهێنان لە گواستنەوە لە دابشکردن پرۆژێ ئیملاقن تێچوو گەورەی ئەوێ کاتی ئەوێ بەڵام لەو دوو بارودۆخەیە شتێکەیە کە ڕناوەسێ بەدیاتەوە کە پێوتێ خواست هەمیشە بەجێ دەهێڵێ بۆیە ئێمە لەسەر ئاستی بەرهەم تا ئەو کاتێککە بۆم باسکردی هەرە و 29 مێگاواتانە هەبوو لەگەڵ دوکان و دەربەندیخانە هەتاوەکوکەی هەتاوەکو ڕوخان نەڕژێم لە دوای ڕوخان نەڕژێم ئێمە هێڵەکانمان بە ئاراستەی تۆڕی کارەبای عێراقی بەستەوە لە هەولێر و لە سلێمانی و توانیمان پاش گفتوگۆیشی زۆر لەگەڵ حکوومەتی عێراقیە کە بەشێک لەو بەرهەمەی تۆڕی کارەبای عێراق بدەن بە هەرێمی کوردستان کە نزیک ئەبەوە لە قۆناغیەکەمان 50 مێگاوات دەستمان پێکرد تا گەیشتن نزیکی 250 مێگاوات کە ئەگەرچی هەندێک جاریش التزامیان پێوە ناکرد بەڵام کاتێک ئەمە لە التیزامیانی کێشەی من ئەمەوێ وەڵامیان پرسیارم دەستکەوێتەوە کێشەی کارەبا بۆ چارەسەر نابێت لە کاتێککە ئەوتری لە 2023ەوە ئەگەر تا 2013 شوەریگرین ئەو پارەی هاتۆتە هەرێمی کوردستانەوە نەچۆتە هیچ وڵاتێکی ناوچەکەەوە ینی منطقی تایە تا ئێستا چارەسەر نەکرابێت ئێسێ بەسەر ئەوە تەمان خۆی لە 2023 کاتێکە ڕژێم ئەو دە ساڵە زیاترە ئێمە هیچ پارێکمان پێ نەبووە مەسەن بۆ لە 2000 لە 1970 دەستکەین بە بیناکردنی وێزگەیشی گەورەی مەسەن بۆ نمونە 500 مێگاواتی کە لەو کاتەیە خواست 1000 مێگاوات بووە یان نیوەی ئەوەش بۆیە کاتێک کە 2023 بە قۆناغی نوێی کارەکانی کارەبا بڵین هەژمارەکرێت تاوان بلەوانێ بۆ تەواوی خزمەتگوزاریەکانیش عینە قسە ڕاست بێ بەڵام لەویا وەزارەتی کارەبا جارێکی تر لە ڕووی پلانەوە لە ڕووی بیرکردنەوە خۆی ڕێخستەوە و چاوەڕێ کرد بەو ئیمکانیەتی کە پێیەتی بەو پارەی کە جەنابە باسیەکەی خۆ هەموو بۆ کارەبا نەبووە ئێمە ساڵانە بودجەیەکمان بۆ دیاریکراوە پێ ئەو بودجەیە هەنگاومان ناوە بودجەکەوە بۆ کەیەوە داواتان کردووە نەخێر شەر کاتێوا بوو بێ ئێستا ئێمە سەر ئەوە هەنگاو بە هەنگاو لە ساڵی 2023 کە ئێمە و کارەبایمان وەرگرت ئیتر تێگەیشتین ئەمە هەموو توانای عێراقا و ئێمە ئیترێبێک کار بۆ خۆمان بکەین بۆیە لە ساڵی لە 2005 لە کابینەی 5 حکوومەتی هەرێما کاتێکە ئیدارە یەشی گرتەوە
پلانەکان جارێکتر ڕێکخرانەوە جارێکی تر بیلۆکرایەوە کە ماستەر پلان بۆ وەزارەتی کارەبادا بدرێت. باش من سوپاس دەکەم دێمەوە لات بۆی قسە لەسەر ماستەر پلانەکەش بکەین. کاک کامەران لە قسەیەکی بڵین کاگومێدەوە من پرسیارەکەم دروست دەکەم وتی لە 2023 تێگەیشتین کە توانای عێراق ئەوەندەیە 16 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو ساتەی کە هەرێمی کوردستان ئەزانێت عێراق لەمە زیاتر پشتی پێ نابەسترێت. بۆچی کێشەی کارەبا چارەسەر نەبووە؟ خەممەکە چەند گەورەیە و بەدەمەوە چوونی چەند بچووکە؟ سوپاس پێشەچی زۆر سوپاسی و بەرنمەیەت لێ دەکەم لەو کاتەی چکە کارەبا تەنها لە کاتی تەنگژە و قەیران بەبیردێ دەست خۆش کە بەرنامەت کرد کە ئێستا کارەبا باشە عەڵەقەل خەڵکەکە بیبێنێ زۆربەی بەرنامەکانی دەشکرا لەبەر بێ کارەبایی خەڵک نەیدەدی. سوپاس بۆ هەربژێ من بۆ چوونی من تۆزێک جیاوازە لە کاگومێن ساڵی 1970 یەکەم وەلیدە لە بەغدایە دانرا. باشە هەرێم و هەولێر هیچ کارەبای نەبوو هیچ حسابیشی بۆ نەکرا. ساڵی 1930 لە تشرینی دووەمی ساڵی 1930 سەرمایەدارێکی هەولێر بە ناوی ئەحمەد سەلەمی مۆلیدەی داناوە لە هەولێر. معنای لە هەنجیەوە حکوومەتی عێراقی غەمیمەی نەخواردووە. با من حەز دەکەم ئەگەر دەرفەت بیشتەکەت بۆ بڵێم. باش حکوومەتی عێراقی کە ساڵی 21 تشکیل دەبی هەتا ئەو ڕۆژەی لە مانجی ئۆکتۆبەری 1991 پاش ڕاپەڕین کە حکوومەت خۆی کێشاوە و کارەبای لێبڕین هەتا هەنجی حکوومەت هیچ زۆرە ژێرخانێکی کارەبای لە هەرێم دروست نەکردووە. گەر تەمەشا دەکەی محافەزە پارێزگا دراوسەیەکانی هەرێم تکریت یعنی سەلاحەدین مووسڵ کەرکووک گەورەترین محەتەکانی لێبووە وێزگەکان بەڵام نیازی نەبوو بۆمان دروستکە ئەنی مە لە مێژە دەبات تێ بگەین. کاتی ساڵی 91 بڕی و ڕۆی باشە بیرما وەزعەکە زۆر شت بوو خاستە لە هەولێر. دواتر ئەوەتە دواتر وەکو کاگومێت بەڕێزیان باسی کرد کارەبای دۆکان و دەربەندی خان کە بخۆمانزان سێفی 83 و 5 کە قودرەکەی ئەوەندە نیە و ئەسڵەن بۆ ئەو دیێری کراوە کاگومێت دەزانی ئەسڵەن حکوومەتی عێراقی بۆ کارەبا نەبوو. بەڵێ ئەو حاڵەتی ئیمەرجنسی نەیدەویست هیچ شتێک لێرە دروستکە ئەمە دەزانین یعنی ئەوە بەس نقطەکە باز دەکەم. لەو کات بارودۆخ زۆر خراپ بوو باشە طبعاً شەڕی ناوەخۆ بارەکەی خراپتر کرد بە حسابەوەی کارەبا لە سلێمانیەوە ڕادەهات. بیرمە ساڵی 96 مانجی 9دا چ ڕۆژ هەولێر بێ کارەبا بوو کاتی کارتەکان بردران. باش ئەو هەر باز دەکەم حەز ناکەم مسمان دەخاڵ بەڵام پێویستە باسیکەین وەکو باگراوندێکی تاریخی. پاشوەی وەکو کاگومێت باسی خاڵی وەچەرخان بڕیاری 96 بوو کە ساڵی 95 تەوقیع کرا. ئەمە لێرە لە کوردستان UNDP هات یەکشتی زۆر چاچی کرد کە دواتر بووە بەردی بناغی وەزارەتی کارەبا دەستگای هاوبەش کۆمەڕوف بەڕاستی زۆر ئیسیفادەمان لێک زۆر سوودمان زانیمان دنیا چۆنە زانیمان ئاسمان سڕەنگە پێشتر نەمان دەزانی هەر شەبەکەی ناو شارمان لەوێ دە پسا لێرە چامان دەکردەوە. کاتی بڕیاری 96 هات و سێکتەرەکانیان دانا و زۆنەکانیان دانا و سەبر ها کارەبا ویستی لە سەپەی خۆی بوەستی. بەڵام لێرەش دووبارە کە ئەوەی کارەبای بەڕای شخصی خۆم وەکو چاودێرێک وەکو ئەندازیارە کارەبا و شارەزایەک ئەوی ئەو وڵاتی ینی ئەو بەزمەی سێکتری کارەبای تێکداوە پلانە کرچ و کاڵەکانە هەمووی پلانی فریاگوزاری مەسەلەن پلانانی لە وەزارەتی کارەبا هەیە پلانی کرچ و کاڵن هەنجی وەزارەتی کارەبا نەبوو هەنجی بەڕێبەرایەتی گشتی کارەبا بوو لە 2006 لە یاسای ژمارە 5 ساڵی 2006 حسابی لە 2006 ئەوزم پێشوەی شتێکت بۆ باز دەکەم تازە هاتوو دەبی باسیکەم کاگومێت باسی 3 محەتە 29 مێگاواتیەکەی کرد ئەوی بەواستەی UNDP دانرا لە باش شتێکتان پێ بڵێم ئەو 3 محەتەیە وارسێلا بوون زۆری مۆلیدەکان دەستی دوو بوو لەنگە بوو بە کوردی لەنگە بوو مۆلیدە چان ئێستاش لە هەولێرە ئیشی نەکرد ئێستاشیشی نەکرد باشە کاکە دوای پاشترێ کە پاشی وەکو کاگومێت باسی کرد دۆخەکە بە ئاراستەیەکی باشتر لە خلالی UN ڕۆیشت باشە حکوومەت هەر عێلاقی بەمە نەبوو خەتەکە هێلەکانی هەم پچڕاندە بوو کاتی کە هات دوای ڕوخانی ڕژێم باشە ئەو کات بڕک بودجەکراوە بەڵام بە تەسەووری شخصی خۆم ئەو کات دەبا چۆن لە بودجەی عێراق بەشە بودجەی هەرێم دانرا دەبا بەشی کارەبای هەرێم دابنرێت باشە و پێشی لە سەداگری واقع بکەین باسی واقع بکەین ئێوە ینی 27 ساڵە لە بوارەکەن
ئەوەندەی تێگەیشتون بۆچی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر نابێت ئەی تاکەی خەڵک چاوەڕێ بێت دڵی بەوە خۆش بێت کە دوکان و دەربەندیخان بەنداوەکان پڕ بوون کارەبای بووە بە 16 کاتژمێر بەڵامەوە تا ڕەمەزانمان لە پێشە کاگومێت دواتر پرسیاریەوەشی لە یەکەم ینی نازام بەرزە بێتەوە بۆ لە هەموو وڵاتەکانە 6 بۆ 7% لێراچێت تا 15% زەخت ولۆت ینی خەڵک بۆەوەی زۆر دڵی خۆش نەبێت کام کارەبایە بەردەوامە بەجددی ئەمەش لەسەرەوە ناکەین خەڵک ینی بێتاقەت بێوێ هیوا بێ ڕژبین بێ بەڵام ئەمە حقیقەتێکە بۆ چارەسەر نابێت زۆر بە کورتی پێم زۆر بە کورتی بۆ چارەسەر نابێت دووبارە دێمەوە ماستەر پلانەکەت خوێندەوە بەڵێ باشە ئەو ماستەر پلان ئێستا هیچ وەناڵم ڕێزمەیە ئەو ماستەر پلانە بەشێکە لە ماستەر پلانەکەی کاگوشێر سیوەلی کە ساڵی 2006 پێشکەشی کرد چەند خاڵێکی لێگۆڕاوە باشە تۆ بە خۆت ئەو پرسیارت ئایا بۆ ناتەواری جێبەجێکردن من ئەو شتت پێدەم ئەو ماستەر پلانت بینی یەک چاتی تێدانە یەک سکەجۆلی تێدانە پاشکۆی نییە هیچ دیار نییە چەند خاڵێکە و چەند خەتێکە نووسراوە کە دوای ئەگەر دەرفەت بوو من خاڵ بە خاڵ بۆ چی دەکەمەوە کە زۆر خاڵ لە ماستەر پلان باس کراوە لە سەلاحیات خوتی وەزیرە سپاس دەکەم کاگومێت کەماڵپەری وەزارەتم کردەوە بۆەوەی کۆمەڵی زانیاریم دەستکەوێ ماستەر پلانەکەم بە تەواوەتی خوێندەوە بەشە جیاوازەکانم سیر کرد و سکرین شۆتیشم کردووە لای خۆم هەیە گەر پێویست بکات پیشانی بینەر و ئێوەشی ئەدەم یعنی زانیاریتیانە ئەوەی پێوترێت زانیاری ئەوەی پێوترێت ژمارە ئەوەی پێوترێت دەیتا خشتەیەک هاوکێشەیەک شتێکم تیان نەبینی ماستەر پلانەکەشم کە خوێندەوە ینی لە مێشی خۆمە دابشم کرد بۆ 100 بەش ئەتوانم بڵێم 90% جێبەجێ نەکراوە لای لێ نەکراوەتەوە ئەو کابینەیەکی تازە دێت یعنی خەڵکی چاوەڕێ بکە وەزارەتی کارەبا کە جەنابتان ئەمڕۆ بە سوپاسەوە نوێنەرایەتیانەکەن ئەم ماستەر پلانە جێبەجێ بکات زۆر چاکە ئەو ماستەر پلانی جەنابی باسەکەی کە لە سایتی وەزارەتی کارەبا دانراوە تقریبا وەکو بڵێ لەباری نووسینە لە ڕێگەی نووسینێکەوە هەوڵ درراوە کە ڕویای وەزارەت بگەێنرێتە ئەو کەسێک کە ئەو سایتە ئەکاتەوە و خوێنەری ئەو سایتەیە بەڵام تەفاسی لە فەنیەکەی جیاوازە لەسەر سەبارەت ینی دەربارەی وەزارەتی کارەبا سێکشنێکە بەڵام ماستەر پلانەکە سێکشنێکی دیکێ لە کۆتایی و نووسراوە وەزیری کارەبا کەواتە ئەمە ڕویای وەزیری کارەبایە بۆ ماوەی لەوەیە کە وەزیری کارەبا لەوێ نامێنێ بریکاری وەزیری کارەبا و ئەو هاوڕێیانەی ئەو هاوڵانەی و هاوکارانەی لەگەڵی کارەکەن جێبەجێ بکەن واتە جیاوازە سەبارەت ئەوەی بڵین ئەباوت ئەوێ بێ لەگەڵ ماستەر پلان ئەبێت جێبەجێ بکرێت یان هیچ نەبێنیوەی جێبەجێ بکرێت بەڵێ جا ئێستا نەسەرکە ماستەر پلانەکە چی لێکراوە باش بەس بە حەزم لێ بوو ئەوە بزانی کە ینی ئەو ماستەر پلانی کە لە سایتەکەدان داوە هەمووی نییە ئەگە جەنابەت ڕەنگە پێشتر پرسیار کردایە لە بەڕێوەبەرایەتی گشتی پلان لەوێ ئەو ماستەر پلانە بە کامل ئەوەندەی من خوێندەوە کافی بوو بۆی تێبگەم دۆکۆمنتەکانی ئەگەر ئەمە هەمووشی نەبێەوە خراپترەکە کاگومێت لوغەی هەندەسی تێدایە ئەوەی کە پێوتە سنگڵایەن دایەگرامە و ئەو کۆنفیگرێشنەیە کە وزارەتی کارەبا تەسەوری هەیە بۆ ساڵی 2020 لە 2010 تا 12 ساڵی بینیوە یعنی ئەوە لە باری پلانە هیچ خەوشێک لە توانای بیرکردنەوەی کادری کارەبا و ستافی کارەبا و ئیمکانەتی کاژێڕی کارەبانە بووە ماوە دەسەری کە بابزانانی خەوش لە شوێ لە ساڵی 2010 لە وەزارەتی کارەبا ماستەر پلانی دانا تەمانێمە ئەو کات هەموو توانای بەرهەمی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2004 5 6 لە 294 مێگاواتۆ دەستمان پێکردووە وردە ئەم بەرهەمە زیادی کردووە لە ساڵی 2010 لە ناو ماستەر پلانەکەیە بریتیە لە دامەزداندنی وێزگەکانی بەرهەمهێنان لە ڕێگەی و بەرهێنەوە لە هەرێمی کوردستان ئەو کاتێک کە ئەمە دانراوە وەکو باسم کرد ئەمانە کراوە شتێکی تر هەیە لە پاڵیا ئەمە توانای بیرکردنەوە و کاژێڕەکە مەوجودە شتێک هەیە لە پاڵیا پێی ئەوترێ دارایی پارە بوجە ئێمە ساڵانە بە قەدەری ئەوەی پارە دێنێت تۆ توانی کارجێبەجێکەی ئەگەر تۆ پارەت بەشی مەسەلەن بۆ نمونە سێکشنی یەکەم پێدرا تۆ لە ساڵێکا سێکشنی یەکەم جێبەجێکەی دوایی ئەچی بۆ دووهەم بۆ سێم بۆ ئەنە ئەم ماستەر پلانە بە پێی تەسەوراتی وەزارەتی کارەبا کە بڕیار وابوو لە ساڵی 2016 ئێمە بگەینە ژێرخانێکی کارەبا لەباری بەرهەمە 6500 مێگاوات توانای بەرهەممان بێ لە تۆڕەکەیە تەواوی ئەو هێڵانەی کە پێویستن لەگەڵ وێزگەکانی 132 لەگەڵ وێزگەکانی 400 کە لە
یەکەم جار لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 بۆ 2015 لە ئەربیل سنتەر با بڵێن دەستی بەکار کرد کارمان بە وێزگەکە کرد و کۆمباین سایکڵی هەولێریش و لەو لاشەوە خورمەڵەکە بە چواسەتی ئاوت پتەکەی چواسەتی ئەچێتە سەر ئەو بازبارڕە ئەمە شۆڕشێکی گەورە بوو لە تۆڕەکەیە باشە بەداخەوە وەکو خۆتان ئاماژەتان پێدا کاگومێن ینی لە 2013 لە لێدوانێکە ئاماژەت بەوە کردووە کە وەزیری کارەبای ئەو کاتیش ئەمەی وتووە کە پلانتان هەبوو لە 2016 بیگەێنە 6,000 مێگاوات تازە بە تازە بە لوتفی باران گەیشتۆتە 3600 مێگاوات لوتفی هەر لە باران نێجاگەت من جەنابەت ڕێگەم بەی حەزەکەم مەگەر پرسیارە لا دروست بوو کە من تەواو اینجا دەست پێ بکەیتەوە کێشەکە ئەوەیە کات بەستراوین بەکاتەوە بۆ هێبێ پرسیار بەرەوەی کە بەرنامەکە بەڕاستی بۆی خزمەتی هەدەفەکەی خۆی بکە کە ماستە پلانمان هەبوو ئەمە دەستمان کرد بە هەنگاوەکان حەزەکەم بزانین یانی هەموو هەو نیشتیمانیانی خۆشەویست بزانن هەموو هاو بەشانی کارەبا ئێمە لە زستانی 2010 تا 1 سعات کارەبامان پێدراوە سعاتێ بۆ سعات و نیوە لە کاتێکا لە ساڵی 2013 کە جناب باسی کرد ئێستا تێکڕای ساڵەکە 23 کاتژمێر کارەبامان داوە یعنی ئێمە نزیک بوونەوە لە گۆڵ نزیک بوونەوە لە هەدەف بەڵام جێی داخە من ئەلویا وەستام لە ساڵی 2014 خەیران ڕووی تێکردین کە خەیران ڕووی تێکردین تەواوی پلان و پرۆژەکانی ناو ئەو مەرسەر پلانە هەمووی ڕاوەستا نەک ئەوە وەستا بەڵکو ژەخانە ئەکەوتە مەترسیەوە پلانی بی چی بوو پلانی بی بریتی بوو لەوەی کە لەسەر پێی خۆ بوەسی ژێرخانەکە لە دەست نەدەی چکم حەزەکەم بزانێ بە لایەنێکی ئەلمی و جەنابی کاکامرە پیاوێکی شارەزایە کارەبا هەر مؤسسەیەکی خزمەتگوزاری بە تایبەتی ئەوانەی کە لە ژێر پەستانن بەردەوام ئەندەرلۆدن و خزمەتگوزاری تەقدیمەکەن ئەگەر ئیدامە سیانە خەرجی ڕۆژانە پێداویستەکانی بۆ دابین دەکرێ نەک تۆ ناتوانانی هەنگاو بنێ وەرە پێشەوە ژێرخانەکە لە دەسەدەی کە بەری ڕەنجی ماندووبوونی چەندینەوەی پێشووە و بەری دەیان ملیار دۆلاری تێدا خەرج کراوە بۆیە ئێمە هەموو با بڵێن بەیەکەوە بیرمان کردەوە کارمان کرد بۆی کە جارێ ژێرخانەکە پارێزین و شکر وەکڵێ ژێرخانەکە پارێزرا ئەوە یەک دووش لانی کەمی بەپێی ئەو ئیمکانێتە بەسیتە ئەگەر هەبوو بێ لە قەیرانەکەیە توانیمان خزمەتگوزاری بەو توانایی کە لە بەردەستمانایە ئەوەندی کە ممکنە بیگەێنین ساڵی 2014 وردە ئێمە پاشەخشێمان کرد بۆ پاشەخشێکەکەی لەبەر ئەوەی شتێک هەیە لە کارەبایە پێی ئەو تێتوانای بەرهەموو خزمەتگوزاری تۆڕەکە شتێکیشە پێوتە دیمان تواتە خواست ئێمە لە شوێنی خۆمان بوون خواست بەجێ هێشتین کەواتەوە بە نەزەری نسبی و کواتۆ پاشەخشێت کرد بێ بۆیە کاتەکانی بوونی کارەبا لە 23 ساعتەکەەوە هاتە خوارە بوو بە 8 بوو بە 16 تا 12 کاتژمێریش هات لە ساڵی 2010 پارە ئێمە هاتین جارێکی تر خۆمان ڕێخستەوە بۆی کە ئەگەر لێرە و لەوێ هەندێک پارەمان دەستکەوێ بتوانین کەرەسەی یەدەک بۆ نمونە مححولێ گەڕەکانە سووتە ئەوەی کە زۆر خراپە ینی لە ناو خەیرانەکەیە با بڵین قەیران دەبڵە بوو لەسەر کارەبا بۆچی ئەو کە خەڵکی ئێمە کە مەسەن تووشی قەیرانەکە بوو خۆ لەباری کارەبا توش قەیران نەبووە قەیران دارایی بووە باسێکیەوەشم بۆ بکەیەوە چەند پارەتان لای خەڵکە باسی ئەوشەکەین خەڵک کاتێک کە تووشی قەیرانە بوو کارەبایە کرد بە بەدیل بۆ غاز کارەبایەکە بەدیل بۆ سوتەمەنی کەواتە خۆی کارەبا لە قەیرانە ناتوانێت خزمەت گوزارەکانی کە پارەی پێنی کەرەسەی یەدەگ و ئەوانە بکڕێ لە هەمان کاتیشە لۆدێکی تری هاو نیشتیمانیان بە نەبوونی پێداویستەکانیان و ئەوان کە لە قەیرانان یانێ قەرەبووی با بڵێن وزەی کارەبا بکەنەوە بۆ پێداویستەکانیان جارێکی تر لۆدی کارەبا زۆر بوو باش دیارە هاوڵاتیان چۆن قەرزارن قەرزاری حکوومەتن بەڕاستی هەر هاوڵاتیان نین هەموو دام و دەستگاکان بە هەموویەوە ژمارەیەکی گەورەیە تەسەورم نزیکەی تەسەورم وایە لە سەر و 250 بۆ 300 میلیۆن دلار و ئەوانە ڕەنگە زیاتریش بێ پارەی حکوومەت لای هاوڵاتیان و لای من دقیق ژمارەیەکی دقیقم لا نییەوە بە تهدید لە بەڕێوەبەرەتی گشتی شارەکان هەیە هەرکە پارێزگای بۆ خۆی و بەڕێوەبەرەتی گشتی دابەشکردن لە وەزارەت سوپاسانەکەم دیارە ئەوەشی کێشەیەکی تری شەوی سنوورەکان کە هیتەر و ئەنواشتاتە ژوورەوە ئەوی شەر کێشە بوو بۆ کەرتی کارەبا کە کۆنتترۆل نەکرابوو کاک کامەران پرسێکی دیکە هەیە ئەوە ئەکرێت قسە لەسەر ئەوە ئەکرێت کە کەرتی کارەبا
لە کەرتێکی حکومیەوە بدرێت بە کەرتی تایبەت وەک چۆن ئێستا مۆلی دەکا ئەگەر تۆ 30 ڕۆژجارێ 30,000 40,000 50,000 100,000 خۆت نەدەی جوان و ڕێکوپێک بە پیاوەتی 5-6 ڕۆژە سەرتە وەستێت و کارەباکەت بۆ ئەڕێ بدرێت بە کەرتی تایبەت کێشەی کارەبا چارەسەرە بێ لە هەرێمی کوردستان یعنی ئەوەی پێوترێت بەرهەمهێنان و دابشکردن و کۆنتترۆلکردن و هەمووی بدرێ بە کەرتی تایبەت یان ئەمە کێشەکە گەورەترەکە من ئەوە بە ڕاکردن بەرەو پێشەوە دەزانم بەڕاستی ینی تازە من هەر لە خودی قسەی زۆر جوانی کرد کاگومێت گوتی ئەو شەبکەیەی هەیە ئەو ژێرخانەی هەیە زادەی ماندبوون و خوێن و عراقەیە چۆن دەیدەی بە مستەسمیرە کە بای ملیارات دۆلارە باشە لە پایچی با من شتێکت پێ بڵێم سەرەتا کاگومێت لەم باشتر دەزانی بەخۆی سێ سێکتەرە بەرهەمهێنان گواستنەوە دابشکردن بەرهەمهێنان ئۆلڕێدی تقریبان بەدەست مستەسمیرە ماس باشە باش ئەویما کەس گواستنەوەی نابات کە گواستنەوە زۆر فەقد و خەسار تێدا دەبێت دابشکردن باشە تۆ ئەو دابشکردنە دەدەی بە وەبەرهێنک باشە ئەی تۆ وەزارەتی کارەبای چێوە دەچی ضبط الصلة الموصول لا محل له من الإعراب چێوە دەچی وەزارەتی کارەبای خۆی و 16,000 منتەسب نزیکەی 16 وەزارەتی کارەبا چێوە دەچی چەند نەزار منتەسبەیە بە نزیکەی 16,000 چێوە دەچی باشە مع العلم ئەم شتێکت پێ بڵێم ینی بەڕاستیەکەی وەزارەتی کارەبایی هەرێمی کوردستان ستافەکی زۆر نازداری هەیە لەوانە کاگومێت لە ڕووی نەلێم خەڵکی باش زیرەک دڵسۆز باشە ئەوانە چێوە دەچن کارەبا ڕۆلی چی دەبێ من سوالەکەی ئەوەژوو دەکەم بۆ بەڕێز کارەبا ڕۆلی چی دەبێ باشە بەڵام من دێم شتێکت پێ بڵێم من ڕێزم هەیە و خەڵکەکی زۆر باش لە کارەبایە بەڵام لە کوردی دەلێ پێت بەقەت بەڕەکەت ڕاکێشە وانە تۆ دەزانی ئەوەندەت کارەبا هەیە ئەوەندەت کارەبا هەیە باشە ئەتو دێ ئێستا وەزارەتی کارەبای خەسخەسەش دەکەی باشە دەیدەیە کەرتی تایبەت وەرە هەندێک شت بکە خۆ کاگومێت قسە جوانی کردگوتی ئەمە لە مەرحەلەک بووین ئێستا وەزارەتی کارەبای دوایە دەست لە کار کێشانەوەی کاک سەلاحەدین بابەکر وەزارەتی کارباڕێکەرە باشە ئەمن بەی زۆ ناڵێم ئەمن ئێستا شتێکە بوو تۆنەت گوت من دەیڵێم کە دەچێت سایتی وەزارەی کارەبای ئەلبۆمەکە ڕێزم هەیە باشە بەس وێنەیە بەس شتە و بەس چالاکیە و سەردانە ئەوەیە باش ئێستا وەزارەتی کارەبای سەرباری ینی ڕێز و ئەوم لێیان هەندێک شتەیە دەکرێ بیکە بۆ نمونە ئەمن لێرە لە کاگومێت دەبسم کاگومێت ناکرێتن توانای دۆکان و دەربەندی خان زیادکەین دەکرێت ناکرێت بەس دەکرێت ناکرێت بە هەموو شێ دەکرێت بەڵام ئەوە ئەبێ شەریکەی مسەنع بانکەیتەوە جایتە دیزاینێ بۆ ئەو یەک لەوانە کە دەکرێت زۆر شتی هەیە دەکرێت بۆ نایکەم سوال تێگەشتنی تۆ بۆ نایکەن کێشەکەی لە وەزارەتی کارەبایی کاکیادگار کێشەکەیە وەزارەتی کارەبای یعنی ببوورەکە قسەکەی هات دەبی بیکەم وەزارەتی کارەبای پێویستی بە وەزیرەکی کارا و وەزیرەکی صاحب بڕیارە باشە کە بڕیار بدا یعنی بۆ ڕێستم باس کرد یەک لە شتەکانی ماستەرپلان کە خوێنتەوە تەرشیخکردنی وەزارەت دیوتە هەندێک ئەقسام تێکەڵ بکرێت یەکاکە ئەوە لە مادەی پێنجی وەزارەتی کارەبای لە فەقەرە دووسێ هەر باس کرایە وەزیر سەلاحیەتی خۆیتی هەندێک شتی بکە بۆ نایکە ینی وەزیر توانا و دەسەڵاتی کردنی هەندێک کاری هەیە بەڵام نایکات بەڵێ مەسەلەن ئێستاکە وەزارەتی کارەباوای لێ هاتیە بوویتە تەرزیە دەدرێتە ینی ڕێزم هەیە وەزارەتی کارەبا پێویستی بە وەزیرەکی کارا و صاحب بڕیارە دۆسەی کارەبایی تازە کاگومێتیش بەڕێزە ماسک دۆسەی کارەبا دۆسەیەکی گشتیە کاکە من سوالەکە باش ئەگەر ئێمە وای ئەگەر کێشەکە پەیوەست بکەین بە بەرهەمهێنانەوە کەواتە بەرهەمهێنانەکە کێشەی نییە بەڵام بەڕێوەبردننی بەرهەمهێنانەکە کێشەی هەیە بەرهەمهێنانیش کێشەی هەیە بەڵام وەکو تازە قسەی کرد چەندت هەیە ئەمن دەفتەرێکمە معقولە بسمونەوە شەشی بکڕم نەخێر ئەمن دەبی بزانم چەندم هەیە باشە کە بودجە نەبوو بەپێی ئەو بودجێ من کارەکەی خۆم بڕێوە دەبم باشە بەس ببوور یەکشت من دووبارەی ینی شتەشی چەندبارە دەکەمەوە دۆسەی کارەبایی پێویستە بکرێتە دۆسەیەکی نیشتیمانی خەڵکی دی بەرپرس بگرێت نەک بەس وەزارەتی کارەبایی یەکشت بۆ دەجێمەوە بیرمە کۆبوونەوەک ئەنجومەنی وەزیران لەگە بەڕێز وەزیری کارەبا و ستافی بۆردی کارەباییمان کرد ساڵێک لە ساڵان یەک لە قسەکانی بوو گوتی من قبولم نییە کەس تەداخلی ئیشی وەزارەت بکە ئێستا دەمبینی و جۆی لەیە باشە گوتم بەڕێزم ینی زۆر قسەمان کرد خۆ ئەوە ئەگەر تو باسی
مۆلیدەکەی وەزارەتی کارەبای دەکەی ئەرە وەڵای حەقمانی بەس دوو باسی شتێک دەکەی کە پەیوەستە بە ژیانی هەموو ئەو خەڵکەی با لێرەوە ئەم پرسیارە لە کاگومێت بکەین. کاگومێت لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەشمان ئۆفری کۆرداماژت بەوە کرد کە گرنگە خەڵکیش بهێنرێتە ناوەوە چونکە خەڵک یعنی لایەنێکی زۆر گرنگی باشبوون و خراپبوونی کارە باشە. بۆچی وەزارەتی کارەبان نەیتوانیوە کار لەسەر ئەم هۆشیاریە بکات هەر ئەوەندە گوێمان لێتی ئەڵێن ئەگەر گڵۆپێک بکوژێنیتەوە کارێکی باشەکەی بەڵام نەچۆتە ناو مەکتەبەکانەوە نەچۆتە ناو قوتابخانەکانەوە نەچۆتە ناو زانکۆ تا ئێستا هەیە بڕوانامەیەکی بەرزی هەیە بەڵام ژوورەکەی لە زانکۆ گڵۆپەکەی ناکوژێنێتەوە گەڕێتەوە ماڵەوە. بۆ وایە زۆر جوانە تاوان من زۆر سپاسی هەموو ڕاگەیانەکەم کە هەر ڕاگەیانێک کە زۆر با بڵین کار لەسەر ئەم خاڵە بکە. من لە بەرنامەیەکی پێشووتریش لە شوێنێکی تریش سوالم دەکرا بەڕاستی جواب بمایەوە. باش ئەوەی کە جەنابی کامەران باسی کرد و پێشتریش باسمان کرد مۆزۆعی کارەبا مەلەفێکە پەیوەندی بە تاک بەتاکیەوە و هەرێمەوە هەیە لە هەموو شوێنێکە واتە نابێ بوتێ کەس بۆی نییە دەست بخاتە کاروباری وەزارەتی کەسەوەی هەیە لەگەڵ وەزارەتی کارەبایە بیر بکاتەوە. ئێمە کاتی خۆی بە بەشێکیش دانراوە بۆ ئەوەی خەڵک سکاڵای تیاتۆمار بکات. ڕەنگە جەنابی کامەران مەسەڵەن بە حکمی اختصاصی خۆی بە حکمی خەڵخۆری خۆی زۆر ئاگای لە هەنگاوەکانی کارەبا بێ بەڵام ڕەنگە هەندێک شش ئاگای لێ نەبێ. بۆ نمونە ئێمە بیرمان لەوە کردەوە لەسەر مستەوای ئەکادیمی لەگەڵ مؤسساتی ئەکادیمی لە جامیعات و معاهید و ئەوانە لینکمان هەبێ چکم خۆشمان هەندێک لە بەرپرسەکانی ناوەزارەتی کارەبا خەڵکی ئەکادیمین حتا گە بەرپرسیش نەبن خەڵکی قیادین و خاوەن بڕیارن یانتوانن قسە لە قەرارا بکەن. بۆیە ئەو لینکە گرنگ بوو کەواتە ئێمە وتمان فەربوون مؤسساتی ئەکادیمی وەرن بیرمان لەگەڵا بکەنەوە. بەبینینی من ئەگەر تۆ هاونیشتیمانێکی سادەش شەریکەی لە بیرکردنەوە یا شتێکی باشە بەس مەرج نییە شەریکە لە بڕیارە ئەگە ئەوەی جەنابی وەزیر کە باسی کردووە کەوا بۆ خەڵکی پسپۆر دانرێت ئەمە تێگەیشتین بەڵام ئەو ماوەی کە قەیران بووە تێگەیشتین کە پارە نەبووە بەڵام خۆ ئەمە لایەنێکی لۆجیستی پرسەکە ینی لایەنێکە کە تۆ توانی لە ڕێگەی کۆمەڵێک پۆستەرەوە لە ڕێگەی کۆمەڵێک ڕێنماییەوە لە ڕێگەی کۆمەڵەوە ئەمە بکرێت بۆ نەکراوە ویستم گەماوە ئێمە هەموو کات و تومانە ینی حەزەکەم ئەمە زۆر بە وازەحی بگاتە تاک بە تاشیەوە هەرێمە باش لە دەرەوەی وەزارەتی کارەبا مؤسساتی ئەکادیمی جامیعات معاهید سنتەرەکانی لێکۆڵینەوە خەڵکی پسپۆر شارەزا ئەمە باش بزانن. باش وەزارەتی کارەبا دامەزراوەیەشی ئیداری مالی فەنیە بۆ پارەی کە پێیەتی ساڵانە وەکو باسمان کرد لە ناو ماسەرپلانەکە هەنگاوەکان جێبەجێەکە گەیشت بێتە گۆڵیانە گەیشت بێ کاتێکە وزەی کارەبا بەرهەمەهێنێ ئەی گوازێتەوە دابەشێکە و کۆنتترۆلی تەواوی بارودۆخەکەیەکە چاکسازیەکان مەسەلەن تەعامل لەگەڵ هاوبەشەکانە و گیانی خزمەت گوزارێکە بۆ واقعی کە ممکنە ئیگەێنێتێ لەوێەوە بەدواوە مەهامی وەزارەتی کارەبا تەواو بێ مەهامی چێ دەستپێکە بەکارهێنەرەکە هاوبەشەکان بەداخەوە لەم منطقەیە بەعام لە هەرێمی کوردستانیش بەکارهێنانی کارەبا یا با بڵێن کللتوری بەکارهێنانی کارەبا کە ڕەنگە جەنابی پیاوێکی ئەلامی ناو خەڵکایی و شارەزایەکی باشە هەیە ئەو شتانەی کە پەیوەندی بەسەرخانی کۆمەلگاوە هەیە لە معریفە لە سەقافە لە کڵچەر لە کللتور لە هەموو شتەکانی تر نەک لە کارەبا لە شتەکانی تر هەمانە ئێمە ڕەنگە ژنگە پارێزێکی باش نەبین ڕەنگە ئێمە باش نەزانین معاملە لەگەڵ ئاوا بکەین نەزانین ڕێزە مؤسسات و دام و دەستگاکانمان بگرین خاوێنی شەقام و نازانم شتەکانمان لە ناوی شە کارەبا خراپ بەکار هاتووە ئەمەش ڕەگۆڕیشەیەکی کۆنی هەیە ئەگەڕێتەوە بۆ کۆن لە کۆنا دام و دەستگای کارەبا بەردەوام ئیشی لەسەرکرێت کاک کامەران کاک ئومێد باسی پیسبوونی ژینگەی کرد وتی لە بواری ژینگەشە ئێمە هۆشیاری پێویستمان نییە بەڵام من باسی پیسبوونی ژینگەی هەوایی و دەنگی شەکەم بە نسبەت مۆلیدەی گەڕەکەکانەوە ئەمە چ کاریگەریەکی سلبی هەیە هاوڵاتیان پارە ئەدەن و ئابێ گویان لەو دەنگە بێت ئەبێ و دوو کەڵەش بچێ بە ئاسمان و هەوایە و دواتریش هەڵی مژن و
ئیتر ئەگەر سەیری دووبارەیەکەمەوە لە بەرنمەیەکی دیکە ژوتم سەیری نەخۆشخانەکانی نانەکەلی و هیوا بکەین ئەزانین چیە گوزارێ لەم وڵاتەیە لە بواری نەخۆشیێت مەترسیدارەکان و شێر پەنجە بە دیاری کراوی. کاگە دەگەر بەس شتێک دەستەواژە گەنجدارەوە کە حەز دەکەم بەس باس بکەم ناکرێت دەست بەکارەوە بگری کارەبا لێت دەدا کەمتر بەکاربێ یعنی حەزم لێرەڕا لە شاشە جوانەکەی ئێوە کاکە ئەو شتەی بەکارمێنن ئەوە ناکرێت دەست بەکارەباوە زۆر شتێ ناکرێت دەستی پێوە بگری بەس دەتانی کەمتر نەک ڕێزی لێ بگری کەمتر بەکاربیێنی بانەچینە سەر ئەو مستەلاح ئەدەبیانە سەبارەت بە مۆلیدا ئەهلیەکانی گەڕەکەکان لزنەیەکەیە لە محافەزای باشە ئەوان سەرپەرشتی دەکەن دەکرێت بە دوو گوشە دەکرێت ڕێنمایی تایبەتی بۆ دابنێ مەسەرەن لە دەنگ بە دیسیبڵە لەوەندە دیسیبڵی کەمتر دەبی عازلی لۆ بکەیت ئەوە یەک لە غازەکە و لە گاز و لە شتەکەی دەکرێتن بۆندەی عازل و ساڵەن سە شتەکان بکرێت یعنی پێویست ناکەمەوە دەگەورەکەین ڕێنماییەکی تایبەت ئەلێ ڕاحاجی قارەمان و جەماعەتی لە محافەزەی ڕێنمایی پێدەبن و خلاص باشە بەڵام تەنها لە ڕێگەی لیژنەکانی قایمقامیەت و پارێزگاکانەوە ئەمە ئەکرێت و چارەسەر بەڵێ ئەکرێت و زۆر باشی ئەکرێت کاکە بۆ تا هەستە نەیان کردووە من ئەو سوالە ئاراستی ئەوان دەکەم بۆ نەیان کردووە هەندێک شتەیە وەچی باسم کرد هەتا لە ماسە پلانەکە هەندێک شت باسێ کاکە دەکرێت بەڵام با بێمان سەر سوورە گەورەکەی وێنە گەورەکەی کە وەزارەتی کارەبایە ئەو میمترا لامان بەڕای من لە کابینەی داهاتوو وەزارەتی کارەبا و سامانە شتەکان بەبتەیەک بتە وەزارەتی وزە کاکە کارەبا و سامانە سروشتیەکان پێکەوەنە کارەبا لاقەچی شکایە بە شەقەی وەزارەتی سامانە سروشتیەکان دەڕوە خۆی باش دەزانانی گەورەترین کێشەی ئەو قەیرانە ئێمە پێدا دەڕۆین کاگومێت ئەگە غەڵەتم ڕاستم کەوە گەورەترین کێشە نەبوونی سوتەمەنیە تەواو ڕاوەستانی محەتەی باعادرێ تەواو کاکە کە کارەبای هەولێر و سلێمانی دەدرێتە دۆ کاکە ئەوە حەلەکەیە وەزارەتە بەنای وەزارەتی وزە بکرێ ئەو شتە گەورانە و ئەوەندە بینایە و ئەوەندە سیارە و کاکە کەم بکرێتەوە وەزیرەکی کارای دەستڕۆیش و باشە ئێستا هاوڵاتیان یاریێمی کوردستان ینی نازانم بۆ بە مەتەڵ لێیان لە شوێنێکەوە باس لە فرۆشتنی کارەباکرێ لە شوێنێکەوە باس لەواکەی سوتەمەنی تاوامان نییە بۆی کارەبای ناخۆی یاریێمی کوردستانی پێدابین ئەمە چەندی بەچەند ئەمە شتێک پێ دەڵێم پێش فترێک لە ڕۆیشتنی نەوت بۆ جیهان ڕاوەستا گوتیان کارەبانیە ئەدی باشە دیش دەڵێن کارەبانیە چکە نەوت نییە ئەگەر چێ پێ وەچی هێلکە و مریشکەکەی لێ هاتووە مەقسەدی منەوەیە حەل تۆ کاگومێت کە یەک لەو ئومێدانەی بە کارەبام هەیە کاگومێدا کە خەڵکی وەکو ئەو هەیە لە کارەبای کارەبا باشتر دەبێت بەڵام تۆ ماستەر پلانەکەت خوێندەوە و ڕەوشەکەش دەبینی دزانی کارەبا وەکو قەمیسی عوسمانی لێ هاتیە هەر شتێک دەبێت کارەبا کاکە هەوڵەکی جددی بدەن کاچۆ چۆن کورد شەڕی داعش بردەوە کە پێنجەم سوپای لە جیهان شکاند مەلەفەکە بۆ نیشتیمانی هەموو بەشداریان کرد کاری چیش وەکو داعش دەبی مەلەفەکە بکرێتە نیشتیمانی وەزیرەکی بەقوت بەس یەک لەحظە وەزارەتی کارەبای لە محاسەسەی دەرچی وەزیرەکی بەقوتی زۆر سوپاسانەکەم کاگومێت زۆر بە کورتی وەڵامیان پرسیارم بیتەوە ئەمە لە فەیسبوک پۆست کراوە لەلایەن یەکێک لەو بەڕێزانەی کە ئێجگار چالاکە لە فەیسبوک ئەڵێ وەکو خۆی تکایە چارەسەرێک باسم پرسیارم لەسەر زێدەڕەویە سەر تەجاوزاتە لەسەر کارەبا ئەندازیاران پشت مەکتەبی فریشتە قاتعی محەویلە هەردوو لاینی فول کرایە وەکو خۆی خوێنمەوە ژمارەی محەویلەش دیارە وێنەکەشی داناوە ئەمانە بە ئاشکرا ئەکرێن ئەمانە بە ئاشکرا تەجاوزە ئەڵێت تەجاوزە و هەردوو ئەڵێت ئەندازیاران پشت مەکتەبی فریشتە قاتعی محەویلە هەردوو لاینی فول کرایە ژمارەی محەویلەکەشی لەسرە لە هەولێرە لە هەولێر مەکتەبی فریشتە لێرە لە ئەندازیاران ئەوە بەڕاستی ئەنە من نمونەیەکە بەس ئەبێ ئەوە بگەین بڵێن سیانەی هەولێریان بڵێن دابشکردنی هەولێر ئێمە لە ساڵی 2000 باسی ئەوشم بۆ بکەی ینی بمبورە ئەو سەرپێچیانەی لە ناو ینی ئەمەی باخ و مەزرعە و چیەوە ئەکرێت و کەس ناتوانێت وەرەقەیەکی وەسڵێکی کارەبایان بۆ باتەوە کەس ناتوانێت بڕات بۆێ بڵێ بۆچی فولت کردووە و کەسش ناتوانێت کارەبایان ببڕێت لە ساڵی 2009 دەبدواوە ئەمە کۆمپانیاکمان لابوو لە وەزارەتی کارەبا کۆمپانیایەکی ڕاوێژکاری و پیانە و PB کە کۆمپانیایکی بریتانی بوو بەیەکەوە ستافی ئێمە ئەوان دراسێکمان کرد بۆ سیستمی کارەبا گەیشتنەوەی کە لە سا 30 بۆ 35 وزەی کارەبای بەرەم هاتوو بە فێڕۆ ئەچێ
واتە لۆسس بەڵێ. بێگومان ئێمە ئەوە ئەزانین تۆڕەکەمان هاوشێوەی ستانداردی جیهانی نییە بەڵام ئەو ژمارەیەش گەورەیە بۆ ونبوون بۆیە پاشەی کرد وردمان کردەوە ونبوونی کارەبا لە تۆڕێکە یانێگە سادەی بکەینەوە لە 10 ئەمپێر 3 ئەمپێرونی وێ فەوتێت بەڵێ ئەگەر سادە بکەینەوە یانێگە مەسە بۆ نمونە ئەم مێگاواتەی کە ئێمە هەمانە ئەگەر 1000 مێگاوات بەرهەم بێنین 300 مێگاواتی بەفر ڕەشووە ئەمە نازانستیە واتە ئێمە دوو جۆر لۆسسمان هەیە جەناوی کامەران بۆ خۆی بۆ هەندیسی ئەزانێ تەکنیکە لۆسسمان هەیە کەەوە زۆر ئاساییە لە هەموو شەبکەیەەکە لە پێشکەوتوترین و باڵاترین شەبکەی عالەما ئەوشتەخەیە علاقی بە خەساویس و با بڵێن صفاتی فیزیایی معادن و موادانەوەی کارەبا لێ پێکەێناوە بەڵام ئەوی تری پێڵێن نان تەکنیکە لۆسس واتە بریتیە لەو زیادە ڕۆی و تەجاوزەی کەکراوەتە سەر تۆڕی کارەبا ئەوەڵەوە ئەبێ بە فەوتان بەڵام خۆی فەوتان نیە ئەو بەکارێنێ ئەوەی کە جێی داخە ئەگەر کەسێک شتێک بەرێ یعنی با بڵێن جەریمەیەشی دزی جێبەجێکە بە مادەی بە قانونی عقوباتی عێراقی بە مادەی 443 ئەوانەیە کابرا سژن ئەکرێ کە بە شەرتێ لەوانەیە ئەو با بڵێن مڵکەتی تاکێکیشی بردبێ معقولە تا ئێستا ئێمە قانونێکمان نییە بۆ یاڵم کە ئەبێ سیاسەتی بەڕێوەبردنی وزە ڕاجع بکەێتەوە خۆ هەر مۆزوع فەنیات نییە ئیداریاتە مۆزوعی بودجەیە مۆزوعی قانونە پێویستە قانونێک هەبێ بەوەی کە ئەگەی کەسێک تەجاوزی کردە سەر مڵکی گەشتی وزەی کارەباکە یاسایەک نییە ئەوانەی زێدەڕەوی پێشێلکاری ئەکەن لەسەر مڵکی گشتی بەڵمەسەوە کە کارەبا ئەبن بە نایاسایی لێ پێچینەوەیان لێ بکەن بەڵێ پێویستمان بۆیە پەرلەمانەوە ئیش پەرلەمانە پەرلەمان یاسایەکیان یاسایەک دەرکات لەسەر و بابەتە بۆ ئەوەی کە ئێمە لانی کەم ئەو وزەی کە هەمانە تەجاوز نەکردی سەری ئێستا گفتوگۆکەمان بەردەوامەکەین کاک ئومێد کاک کامەران ئەچینە ناو هاوڵاتیان لە نزیکی ئەوانیشەوە بزان ئەوانیش خەم و پرسیارەکانیان چییە بێگومان گفتوگۆ کەشمان و پرسیارەکانیشمان بەردەوامەکەین سوپاسانەکەی ئازیزان سڵاوتان لێبێت لە پاسەکاتوینەتە خوارەوەی تر وردە وردە کەشوهەوا خۆشە بێ ئێمە زیاتر دێنە ناو هاوڵاتیان ئەمڕۆ قسەمان لەسەر خەمی کارەبایە لەگەڵ یەک لە بەڕێزان کاگومێد و کاکامەرا لە ناو بەرنامەکە گفتوگۆی زۆرمان کرد با بچینە لای هاوڵاتیان بزان ئەوان خەمیان چییە ئەوان چۆنە ڕوان نەکێشەی کارەبا بەڵێ فەرمونون کامەران کاگومێت تۆ وەکو هاوڵاتیەک لە دوای ڕاپەڕینەوە کێشە و خەمەکانت لەگەڵ کارەبا چییە؟ ڕاستی دەیان دوێ وەڵام منەمەوێ ڕاستیم پێ بڵێ بۆ هاتوون بۆ لە قەتعی ناکەی ئەبەدەن باشە ئەکسوان لە جەنابەت دەکەم ئەم کابەیەکی دەشتەکیمە ئێستا پێم یەک کۆیەک نازانم چەندە بەڵێ بە جەنابەت کابەیەکی مامۆستای ئوستازی و ئەمە قەبت دیبلە بشتێنی تێ بگەی کاکاربای دەکردستان ئێستا سوال لەو جاوە بکتیا نوێنەری وەزارەتی کارەبایە کاگومێت کاگومێت یەک سوال کاگومێت دەکەم چ پرسیارێکت لێ کاگومێت چەند شەو بێ کارەبا بووە جەنابەت قەت بێ کارەبا بووە لە ماڵەوە وەکو جەنابتم والله وەک جەنابی معنی بێن دەست ناچکەم من لە ماڵێ وەکو جەنابەت لە گەڕێکێکم وەلی دەم هەیە و چەند سەعات کارەبا جەنابەت هەبێ ئەو دەم هەیە منیش وەکو هاوڵاتیەک دۆختان وەزەتان بەدەست کارەباوە چۆنە باشە یان خراپ واللهی حکومەتەکەمان ئێمە دەمێ ساوا بوو وەلایەزار ساوایە قەیناکە ئێمە حکومەتی هەرێمین و سەربەخۆین وەلاکن سەربەخۆنیمان چونکە چاوی چوار دژمن لە سەرمانە بەڵێ دوایەوە ئەم عالەمەکە گلەیەکە لەم حکومەتە ئەم حکومەتە تاوانی نییە کاکە مەسەلەکە بەس کارەبا نیە مەسەلەکە پردە ئاوەدانکردنەوەیە شەهیدانە با پێت بڵێ کارەبا ئەیبی نییە حکومەت ئەیبی نییە کارەبایەوە لە ماڵەوە باشە بەڵێ باشە معاویلە نییە کێبل نییە مەواد نییە لە مەخزنەکانتان هۆکارەکەی چییە؟ هۆکارەکە نەبوونی پارەیە بۆ لە بەرنامەکەیە لە پاسەکەی باسمان کرد
یان بە لە ساڵی 2013 تێکڕای ساڵەکە نزیک بوونەوە لە 23 کاتژمێر بەداخەوە لە 2014 یەکەم زەربە حەزەکەمەوە هەمووتان بزانن و من بە حکوومەتیشمان وتووە ینی تا ئاسی جنابی ڕئیسی حکوومەت ڕۆیشتووە یەکەم زەربە لە ناو تەواوی دامودەستگاکانی حکوومەتە لە ناو بەتایبەتی دامودەستگا خزمەتگوزاریەکان کارەبا خواردی لەبەر چی لەبەرەوەی ئەگەر تۆ محاولەیە سووتا هەتا چاکی دەکەیتەوە پارە و پێ نەبێ کاتی زۆرە بێ ئەگەر جادەیەک خراپ بێ ئۆتۆمبیلێ بەسەر یان ڕوا تاسەیەەکە بەڵام کارەبا محاولەکە سووتا تۆ 48 ساعت کارەبا نەبوو ڕاستەخۆ هەرسی پێەکەی وەزەر بەخەشیە خۆی شتەشکە فەرمانبەرتان نییە پارەی خڕکاتەوە ئەوە تەواوە ماڵی من ئەم بەخۆم فەرمانبەرم مالی لە وەزارەتەکەی تۆش بوو ماڵی خۆم نێزیکەی دەمانگ یان 11 مانگ و پارەی کارەبای خڕ نەکراوە فەرمانبەر نەبوو پارەی خڕکاتەوە ئیدە باشە ینی 16,000 کەس منتەسیبی وەزارەتی کارەبای خەڵکتان نییە بینێرن پاری کارەبا لە ماڵان وەرگێ بە پێی اختصاص ئەوانەی کە پارە کۆکەنەوە بەڵێ مەبەستم کاکەوتی من لە کارە باشم ئەوە زانێ عدات هەیە ئێمە لە سەرەتای خێرانەکەیە ئیتر چەند ساڵێکیش بەر لەوە بوو دامەزراندن نەبوو ئەو کادرانە ینی ئەو کارمەندانە بەشی چەند تەقاو دەبن ئەڕۆن و جێگرەوەیان نەبووە بۆیە تەنانەت جاران توانای ئەوە بۆ بە عەقدیش خەڵکێک تەعین کرێ ڕەنگە شارەزایی هەبێ ئەوەش نەما بۆ یەکرا بە 2 مانگ تا 3 مانگ جارێ ئەمە بەشێکی مۆزوعەکە ئەبەیە تەواوە لای کارەبایە چونکە ئێمە بێ لە حەقەتە خۆمان بە خزمەتکاری خەڵک بزانین کارەبا خەلەلتەنا ئەگەر حکوومەت کەم تەرخەمێکی هەبێ ئێمەی هاوڵاتی دوو جار کەم تەرخەم چۆن پێ دەڵێم ئێستا من دەڕۆمەوە بۆ ماڵی خۆم ماڵی کەس باس ناکەم دوو هیتەر پێیە بۆیلەر پێیە مزەخە پێیە گڵۆپی حەوش پێیە خۆم دەیان کوژێنمەوە ینی ئەمە هەست نەکردنە بە مەسئولیت یعنی ئەتۆ کاتێک هیتەرێک پێ دەکەی بۆیلەرەکە بکوژێنەوە گڵۆپەکان هیچ نەبێ بیکوژێنەرەوە کاکە هەر حکومەت کەم تەرخەم نییە ئێمەی هاوڵاتیش کەم تەرخەمین لە ڕووی کارەباوە حکوومەت بە چ میکانیزمێک باشە ئەو پارێ زۆرەی کە لای هاوڵاتیانە وەری بگرێتەوە سەبارەت هەندێک هاوڵاتی باسییان لەوە کرد کە زیادەڕەوی هەیە لە بەکارهێنانی کارەبا زیادەڕەوی لە بەکارهێنانی کارەبا دەگەڕێتەوە سەرکاتی دابشکردنی کارەبا کابرا 8 ساعتەبی مەجبورە کابرا کە کارەبای هاتەوە دەچی غەساڵی پێدەکات گیزەری پێدەکات هیتەری پێدەکات ئەوە لەلایەشدی کاگمێت تازە باسی شتێکی کردگوتی نزیکەی 200 میلیۆن دلار بۆ 250 میلیۆن دلار شتێکت پێ بڵێم بەس پارەی وەرگرتنی کارەبایی لۆ دو ساڵ 200 میلیۆن دلار درا تورکیە شتەکە ئەوەندەی پێیوەستە بە پلان ئەوەندە پێیوەستە بە ڕێخستنی کارەکان ئەوەندە پێیوەست نییە بە ئەمە کە لێرە باسی بکەین بەڵام دەکرێت وەزارەی کارەبای خەڵکی دانێ ئێستا ئەگەر ئەم دوای پاشەکەوت لادرا دەکرێت وەزارەتی کارەبای لەگە بانقەکان تەنسیق بکە بە چەک ئەو پارەیە لە بانک لە بەقیست وەرگیرێتەوە وەزارەت کارەبا زۆر شتی پێ بکە سپاس بۆچی ویستت قسە بکەیت زاری پێشوەخت بە قسەکەی تەواو کەم پێشانە دەم ئیجازەم وەرگتێ لەو خانیکردنەی پێشی حامود لێرە بوو تقریبانەوە هەوساسێ ساڵە و خانیەم کردیە گوتم حامود دەکەم لەگەر ئەرێ دەبێ قەرزی پێشینەکەش بدەوە کاکە حامود ئیشی بە خانیەکەی منە ئەوە یەکەم ئەوانە دوو سارە لێ ئەپرسم دەرێم کاکە لۆمان نابەرن ئەو کێبلانە مندارێک شتە پێوە دەرێ کاکە بڕۆ قەرزەکەت بدەوە قەرزەکە چی ئیش بە حامودی ڕێسیدایە پرسیاری بەشێکی زۆری خەڵکە من خۆشم لە سلێمانی بینیومە یعنی ئەمە ماڵەکەی ئەم مناڵی تایە هەموو خێزانەکەی تیان بالکۆنێکی نایرن بچنەوێت چونکە مححولی کارەباکە ڕێک لەسەر بالکۆنەکەیانە ئەویش نمونەیەکی زیندوی باس کرد وێنەکانیشی پیشاندام وابوو شتێکی لە سندەراتی کارەبا پێڵ محەڕەماتی کارەبا ئەگەر ئەو هێڵە هەبوو بێ دوایی جەنابیان خانووی دروستکە دەبێ و ئەو مەسافەیە مەترسیدار بێ بەڕاستی ئەو بۆ خۆی پەرپرسە بەڵام ئەگەر خانووەکە هەبوو بێ دوایی وەزارەتی کارەبا ئەو هێڵی ڕاکێشا بێ وەستەندەراتی بزان بێ بەڵێ حەقی خۆیەتی بێ داوا بکە و بۆشی بگازنەوە چۆی بە دائیرەی کارەبای لە دائیرەی کارەبای کامل راپۆرتیان وێدەمە بڕۆ بیکە ڕسمی چۆیمەکەتی مەڕاستی دەرێ چەند حامود لەوێنە ئەو گەڕەکە کامل برێ پارەکەی واسرکە یەکتا کە شەخصیشی بەڕێگەکە گەڕەکەی کاملە ئەوە یەک ئی دووەمیان ئەوەی عازەکەی لە خۆ تەلەڤیزیۆنی پێشاندا ئەوەی شێت داوانبارە لەو وێرانە کە پێش دەشیمنا ئەوە لەکوێیە لە سۆران لە سۆران لە دییان لای بەرپرسی فەرمانگای ئەوێ
ئەگەر ئیجرراعاتی نەکرد وەرە بۆ لای جنابی کەحسیان بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر وە کاگومێت خۆشی لە ناو قەزیەکە بێ بۆ چارەسەرەکە. بەگشتی وەکو هاوڵاتیەک وەکو کاسبکارێک کێشە و معاناتان لەگەڵ کارەبا و نرخی کارەبا چییە؟ بەخۆرانی نرخی کارەبای زۆر ئەنتکەیە تو دەبینی دوکان هەیە 3 گلۆپی پێەیە هەمووی ناکانی ئۆمپێر کە دێتن توجاریان نووسیا 56,000 دینار دێتەوە یعنی لەبەرچ توجاری چ وەڵا بلا لە زۆر ڕۆژەیە ئەلێرە ئەمە دەڕابی دەکەینەوە مەغریبی دەچینەوە بەخوای سفتاحی ناکەین یعنی ئەبێت جیاوازی بکرێت لەو نێوەندێ لەگە ئیمانان چۆنە ئەوها لە عیسایی بکەن یعنی توجاری چیەوە کارەبا توجاریە توجاری چی ئەمن چ ئەمە 4 گلۆپم هەیە یان نییە دوکان هەیە 2 گلۆپی هەیە نییە 56,000 دینار دێتەوە کاگومێت ئەمە ینی ئەڵێ ئەو پارەمان پێ نادرێ بۆ چ حسابی ئەومان بۆ کرێت کە تاجر بین جاری وایە لە بەیانی زوو تاگەڕینەوە سفتاحی 1 دینار ناکەین. ئەم حاڵەتە دوو بەشە بەشێکیان ئەوەیە کە بەهۆی قەیرانەکەەوە بەعام بازار کە دابەزیوە دیارە ئەم دوکاندارانش و خەڵکی تریش بەدەرنین لە ئەو بارودۆخە تاوان کەسێک کە کارەباکە کە بەکارەیە دەچکم لێرە بێ ئیشە بێ ئیش نەبێ و ئیسەرفیاتی خۆی هەیە پێوەی دیارە بێ بەڵام بە تەسنیفەی وەزارەتی کارەبا ینی بە تعریفەکە بۆ بازرگانی بە 130 دینارە وەکو هاونیشتیمانی نییە وەکو ماڵە نییە ینی ئاینن ئەو بڕە لە ماڵە سەرف کا 5,000 دیناری بۆیێتەوە بۆچی چکم لە ماڵەوە بە 15 دینار دەست پێکار لە 450 کیلووات ئەوەری یەکەمە هەتا وەکو 20-25 دینارڕوە بەڵام لێرە کیلووات ئەوەری ئێرە مەقتوعە یەکسەر بە 130 دینار دەست پێکە بۆیە قسەکەی ڕاستە. بینەرانی ئەزیزی بەرنامەی پاسی یادگار دیارە ئێمە بەرنمەیەکمان کرد تایبەت بە خەمەکانی کارەبا کە کۆتایی نایەت و ئەوەی زۆر بەڕوونی لەناو بەرنمەکەیە دەرکەوت ئەوەیە کە وەزارەتی کارەبا وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست هەماهەنگیان لە نێوانە نییە بۆی بتوانن ناوکاری یەکتر بکەن سەرڕای ئەو خەمانی دیکەش کە لەناو بەرنمەکەی باسکرا. من زۆر سوپاسی جنابی ئەندازیار کامەران ئەەکەم واروە جنابی ئەندازیار ئومێت کە بە نوێنەرایەتی وەزارەتی کارەباش لەناو بەرنمەکە حزوری هەبوو بەو هیوایی توانی بێتمان باس لە خەمی کارەبا بکەین و بێگومان چارەسەرەکانیشمان خست بێتە ڕوو تا ڕادەیەک تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ.